سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە نێو هەرێمی کوردستاندا. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا خەڵکێکی زۆر تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوون. وەک بەرپرسانی تەندروستی باسی لێوە دەکەن نەخۆشخانەکان جممەیان لێدێت لە وەرگرتنی توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا. چی بکرێت لە داهاتوودا باشتر دەبێت لەوەی کە خۆمان بپارێزین؟ جێبەجێکردنی ڕێنمایەکانی تەندروستی لەلایەن هاوڵاتیانەوە یاخود بڕیارێکی تازەی حکوومەت بە کەرنتینەکردن و قەدەغەکردنی هاتوچۆ لە نێو هەرێمی کوردستاندا. پێم بڵێن ئێوە وەکو ینی کاسبن لە نێو سنتەری شار ڕۆژانە چۆن خۆتان دەپارێزن لە کۆڕۆنا؟ ناسن جێ قەرباڕی و لە جێ چۆری شێ دەکەین و یانی ترست هەیە؟ ئەرێوە دسمانەیە ئەدی هەندێک دەڵێ کوڕ کۆڕۆنا نییە. آخر نایبی خۆ برێ کۆڕۆنا نییە دەبی خۆت پارێزی. تۆ پێی دەڵێ ئەدی کاکە هەموو خەڵکە دەمری لە تورکیا لە ئێران لە عێراق لە ئەمریکا لە بەریتانیا دەی برام خۆت پارێزی نابێت جێ قەرباڕی خۆت کاسبی خۆت کۆم نست جێ قەرباڕ. باشە چی بکەین بۆی خۆمان خەڵکێکی زۆر دەستکێشی نییە دەمامکی نییە. ئەگەر کار بەو شێوەیەش بڕوە هەموو ڕۆژێ دەکەس تووشی کۆڕۆنا بێ لە کۆتادا کەرنتین ڕابگەیندرێ قەدەغەی هاتچۆڕا خراپ نییە مە؟ تۆ لەگەڵ ئەوەی قەدەغەی هاتچۆڕا بگەیندرێ؟ لەگەریدامە قەدەغەی هاتچۆڕا بگەیندرێ بەس بۆی ناوێ ینی بەرەم بەنسبەت بە یەکجاری بی. ینی خۆمان بەپارێزی باشترە لەوە کەرنتینە. باشە بڕیارەکانی حکوومەت سەبارەت بە خۆپارێزی چۆنت بینی؟ گوتیانی تر نابی خەڵک بستە دەرەوە بەر لەوەی ڤایرۆسەکە بڵاو بێتەوە لە کوردستان بڕیارە لای بڕیارش باش باش ئەرێوە کارەی باش کرد بەرێ کارش باش کرد. تۆ دەڵێ ما زۆر باش بوو دەست خۆشیان لێ دەکەین زۆر باش بوو. ینی دوو ڕێگا هەیە خۆپارێزی و کردنەوەی دەرگا لەوەی هەموو کەسێک تووشی ڤایرۆسی کۆڕۆنا. خۆپارێزی باشترە بەڵام خۆپارێزی چۆنی بی خۆپارێزی نەک ئەمن بیکەم حکومەت ئیجبارم کە ئیجبارم کە بڵێ. بەڵام هەندێک کەس دەڵێ کاکە ئەمە کاسبین کەسابەتی ناکرێت بە ئیجباری خەڵک لە ماڵێبی بێزار بووە. ئەم نارم کەرنتینم بکە بەڵام من ئیجباریم کە لە نیزامەکەی بابرێن دەستەوانە و کەمامە ئۆشتارم ئیجباری بەستی سزا بدرێت بڵێ یان لەگەر ئەو بۆ چوونە من خۆم کە ئێستا نەمبەستاوە بەڵام لەگەڵ بۆ چوونم کە ئیجبارم کە ئەگە ئیجبارم کە مەزبوو دەبم تۆڵێ ئەگەر لە شەقامنی بینی گوتم کا 20,000 بدێ خۆم بەیانی نایەمەوە شەقامە بەوەی کە بەڕۆتینی بڕۆ. خۆپارێزی شتێکی باشە نەک لەبەر کڕۆنا کاکەمەران لەبەر باتی نەخۆشیەکان چونکە ڤایرۆس تەبیعەتی ئەو هەیە دەگوازرێتەوە وانە نەکرد لەبەر کڕۆنا لەبەر هەموو شتەکان ئینسان خۆپارێزی بکات زۆر باشە. لە زۆربەی وڵاتانی دەوروبەر کۆڕۆنە زیاد بوو خەریکە لە کوردستانیش زیاد بێت چ بکرێ باشە لە داهاتوو حکوومەت چی بکە؟ شتش کۆڕۆنا شتە چاقیقیە لە هەموو دەور و پشتی دنیاوە لە دەور و پشت لە دەوڵەتان لە هەموو دنیا دەستی پێکردیە. دیارە شتێکی زۆر خراپیشە ئێمە بەڕاستی مەمنون حکوومەت هەرێمی کوردستانی کە توانیتی ئەو پێشگیری بکاتن کە خەڵک زیاتر لێرە توش نەبیتن. ینی پێت باش و لە بیدار یەکسەر ڕێگری کرد کەرەنتینەی دانا خەڵک سەد حکوومەت شتێکی باش کردە و ڕێگری کرد. باشە بەڵام ئێستا دەبینم لە بازار خەڵکێکی زۆر دەمامچی نییە دەستکێشی نییە بە خۆپارێزی خۆیان بپارێزن باشە لەبەرەوەی ئەمە بە خۆمان بەڕاستی لە قەیرانداین سبەینەکە بگاتە حالەتی زۆر بەڕاستی ئەمە ناتوانین چارەسەری ئەو هەموو خەڵکی بکەین. پێم بڵێ ئێستا ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا لە تورکیا زیادە لە ئێران زیادە لە عێراق زیادە خەریکە لە کوردستانیش زیاد دەکا خەریکە زیاد دەکا. ڕێو شوێنەکانت چۆن بینی لە ڕابردوودا کارێکی باش کراوە خراپ کراوە؟ زۆر باش کراوە جێگەی دەستخۆشیە من خۆم شخصی شانازیەکەم کە ئیشێکی زۆر باشیان کردەوە هەموو تیمەکان وەزارەتی تەندروستی مەتێریە بڕوای بە کۆڕۆنا نییە دەڵێ کۆڕۆنا نییە وڵی کۆڕۆنە هەیە و زیاتریش هەیە ئەمە واقعە سەریکە ئیتالیا خەڵک مردووە ئیتالیا بە هەوانتە وەریانگر چیان بەسەر هات بەڵام هەندێک کەس ئێستاش دەڵێ هەندێک کەس ئێستاش دەڵێ با بە خۆپارێزی چی؟ وەڵڵا خۆپارێزی خۆیان دەڵێ وا ئەمە یەکەم شت دەستخۆشی حکوومەت هەرێمی کوردستان دەکەین لەبەرەوەی ئەو ڕێژەکە و کڕۆنیا بەڕاستی توندی گرتوونێ هێش بڵاوە بیبتەوە ئێمە دەستخۆشی لێ دەکەین بە نسبەت ئەو شتێ ئێمە سەرکە یانی ئێستا خاوکردنەوەی ئەو ڕێنمایانە هەر کەسێک گوێی پێ نەدە هەڵەیە وەڵڵا زۆر غەڵەت زۆر ئەرە وەڵڵا
بەر لەوەی کار لە کار بترازێت حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا کە ڕێوشێنی تون بگیرێتە بەر بۆ ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان لە توشبوون لە ڤایرۆسی کۆرۆنا بپارێزرێت. وەک بینیتان بەشێک لە هاوڵاتیان ینی ڕێوشێنەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیان پێ زۆر باش بوو. بەشێکی دیکەشیان قەناعەتێکیان لاوا بوو. ینی قەناعەتێکیان هەبوو کە کۆرۆنا بە شێوەیەک لە شێوەکان بوونی نییە یاخود لاوازە ئەو ڤایرۆسەی کە زۆر جار گەورە دەکرێت خەڵکێک پێی وایە یعنی ئەم ڤایرۆسە و کاریگەری نییە لەسەر ژیانی مرۆڤایەتی و ژیان بوەستێت. ئێمە هاتووینەتە نەخۆشخانەی ئیماراتی بۆ چارەسەری ڤایرۆسی کۆرۆنا توشبوانی کۆرۆنا بابزانین نەخۆشەکان ڕەوشیان چۆنە دکتۆرەکان کارمەندانی تەندروستی سەبارەت بە زێدەبوونی توشبوانی کۆرۆنا چی دەڵێن و وەڕایان چییە؟ دکتۆر بابزان ئێستا چەند نەخۆش لە نەخۆشخانەکەتان هەیە؟ یعنی دۆخەکە چۆنە بەڕاست نەخۆشخانەکەتان شوێنی نەخۆشیتر دەبێتەوە یاخود ئیتر نا تەواو کامل بوو؟ بەڵێ لە ئێستادا ئێمە 36 نەخۆش لە لامان خوێندراون کە هەلگر و توشببووی نەخۆشی کۆرۆنا ڤایرۆسن دابێت. خۆی ئستعابی هەموو نەخۆشخانەکەمان لەو مەرحەلەیەک هەیەمان 47 کەس زیاتر ناتوانین بگرین. کەواتە ئێمە دەتوانین برێم ئێستا نەخۆشخانەکەمان تەواو بووە. ناتان لەمە زیاتر وەرگین. شوێن نەماوە. ناتان لەمە زیاتر وەرگین. بەڵام ئێستا پرۆژەک خۆمان دامانە لە ناو نەخۆشخانە وەکو بەڕێوەبەرایەتی یعنی ئیدارەی نەخۆشخانە هەوڵماندا لێرە ئەمە تەنها لێرە بتوانین نەخۆشەکان کۆنتترۆل بکەین. هەوڵ نەدەین نەخۆشی تر بستە نەخۆشخانەی تر لە هەولێر چونکە بەڕاستی هەست دەکەین ئەوانەی کە بستن هەولێر خەڵکیش پێویستی بە نەخۆشخانەکانی هەولێرە. دوو نقطەی زۆر مهمەیە لە ئێستادا ئەمە هەتا ئێستا 96 لە زیاتر لە 96 کەس لە لامان چابوون و نەخۆشخانەیان بەجێهێشتیە. ئەوەی ئێستا ئەوانەی نوێنن ئەوانەی لە ڕۆژانی عرەفە و جەژن هاتینە نەخۆشەکانی ئەو ڕۆژانە بووە عرەفە و جەژن ڕۆژێک پێش عرەفە و جەژن یعنی لە جەژنیش خەڵک توش بووە. بەڵێ ڕۆژ یەکەمی جەژن ئێمە 11 نەخۆشمان وەرگرت 11 نەخۆش بەس لە یەکەم ڕۆژی یەکەمی جەژن. لە چ شوێنێک هاتبوون؟ شوێنی جیاواز بوون هەندێکیان لە سایق لە بەغدا هات بوون نەخۆشێکمان لە نانەکەلی هات بوو کە بەداخەوە ئەو نەخۆشیێکی ینی مزمینی هەیە بابرێن هەندێکمان لە عنکاوی لۆ هات بوون و هەندێکی تریش لە دکتۆرێک بوو ئەویش لە بەغدا گەڕابەوە دیارە ئەویش عائیلەکەی توش بوو لە لامانە. باشە دکتۆر پێشتر قسە لەسەر ئەوە دەکرا یعنی بەرپرسان لە وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ سەرکەوتون بەسەر کۆرۆنا ڕابگەینن بەیان وەکا کە هیچ نەماوە. بەڵام ئێستاوا خەتەریەت وا دروست بۆتەوە دەڵێن شەپۆڵی دووەم لە ڕێگاوەیە. بەڵێ نەخێر دەتوانم ئەو شتێ احتمالە زۆر وەها نەبی ئێمە سەرکەوتنمان بەدەستینا فعلا ئەو پلانەی کە حکومەت داینابوو ئەو هەموو کەرەنتینە و ئەو هەموو بابرێن قەدەغەی هاتوویە دەورێکی زۆر باشیە بوو. ئێمە گەیشتنە ئەو مەرحەلەی کە بتوانین سەیتەرە یعنی بزار بین بەسەر نەخۆشەکان ڕێژەی نەخۆشەکانمان کەم بی. بەڵام لە پاش شلکردنی هەندێک ڕێنمایی ئەو کردانەوەی ئەو قەدەغەی هاتچۆ بە بۆنی هاتنی ڕەمەزانی پیرۆزیش تۆزە خەڵکەکە زیاتر پابەندی ڕێنمایەکان نەبوو وای لێ هات ئەمە ئەو شەپۆڵە دیسانەوە بەدەستمان. کەواتە هەر کاتێک حکوومەت ئاسانکاری بکە لە قەدەغەی هاتچۆ کۆرۆنایشی خۆی دەکات. تاکید لێرە یەک شت هەیە ئەمە دەمەوێت بیرێن بەڕاستی ئەوەی ئەمە لێرە دەرێن لە ڕاستی زیاتر نییە. ئێمە ڕاستە فەرمانبەری حکوومەتی بەڵام ئەوەی کە لێرە دەرێن لۆ خەڵکی خۆمان بەڕاستی دەرێن ئەوانە لێرە نەخۆشی کۆرۆنەمان هەیە نەخۆشەکەش نەخۆشێکی جددی و هەڕەشێکی گەورەی لەسەر مرۆڤایەتی و لەسەر خودی ئینسانەکە خۆی لەبەر هەندێک شتەکەی شتێکی بابەتێکی سیاسی نیە بابەتێکی بەیز نیە ئەوەی بچووکی بکاتەوە درۆ لەگەڵ خۆی و کۆمەلگا دەکات نەک لەگەر خۆی کۆمەلگا لەگەر خودداش درۆی دەکات و زەمیریەنیش مەرتاح نابی و تاوانباریشە بەرامبەر خوددا چونکە من ئەگەر نەخۆشێک بگرم ئەگەر خەڵکت کە توشکەم نەخۆشتان هەیە پێویستی بە ئۆکسسیژن بێ حالەتی خراپ بوو بێ ئێوە هاوکارتان کرێ بە هەر شێوەیەک ژیانتان لەمە ئەو جا یەک شتەیە دەمەوێت ئیزافەی کەم لەوانەیە پێشتر ئەو نەخۆشانەی کە لەومان هات شکر بخوا و سپاس بخوا ئەو پێشتر ئەو نەخۆشانە هەندێک لە بابرێن ئاراز و ئەو
نیشانانەی کە هەم بوو کەمتر بوو ئەم جارە زۆربەی نەخۆشەکان نیشانەکانیان تەواوە و هەندێک لە نەخۆشەکانمان نیشانەکانیان زەقە. زەقە. لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان لە نێو سنووری پارێزگای هەولێر 11 کەس تووشی کۆرۆنا بوونە لە پشت ئەو دەرگایە هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا تەواوی نەخۆشەکان لەم نەخۆشخانەی ئیمارات بەرپرسان دەڵێن لەگەڵ سوکبوونی ڕێنمایەکانی تەندروستی و قەدەغەی هاتوچۆ ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا زیادی کردووە. چێ بوو ناوانەی تووشی ئەم ڤایرۆسە بوونە؟ 8 منداڵ ئەوەی دیکەش کەسی و 8 کەس دەبن نیوەیان ئافرەتە نیوەیان پیاوە. دۆخی ئەو نەخۆشانە بە چ شێوەیە کە هەندێک جار باسدەوە دەکرێت دکتۆر شاخەوان بەرپرسی ئەم نەخۆشخانەی دەڵێ حالەت هەبووە مەترسیدار بووە بە هەوڵی دکتۆرەکان چارەسەری بۆ کراوە. کاک مستەفا کە سەرپەرشتیاری تاوی کارمەندانی تەندروستیە لەگەڵ منە میوانمە. کاک مستەفا پێم بڵێ زۆر جار جێبیستی ئەوە دەبین کە کەسێک تووشی کۆرۆنا بۆ یان چەند کەسێک ئێستا ڕێژەکە گەیشتۆتە 46 کەس. دۆخی دەرونی ئەو نەخۆشانە چۆنە؟ بۆ نمونە کەسێک نازانی هەڵگرێ و ڤایرۆسەیە کە پێی دەڵێن کاکە تووشی کۆرۆنا بووی مامەڵەی چۆنە لەگەڵ ئێوە ڕنگدانەوەی چی دەبێت؟ قبولکردنی ئەو حالەتە زەحمەتە لە بۆ کەسەکان بەڕاستی یعنی بەهۆی ئەوەی کۆمەلگا لە زال هەیە تێدا باوەڕ ناکە کە کۆڕۆنا هەیە ئەوانیش هەیە نەخۆش لەو بابەتەنا لێ باوەڕ ناکەن کۆڕانەیە لێ ڕەتفعلیان دەبیتن نەخۆشەیە هاتی ئەرکان دەڵێ خۆم دەکوژم نەخۆشەیە دەڵێ خۆم دەکوژم هێ بۆ کاکە لەبەرچی نەخۆشەیە هاتێرە دەڵێ ئەنگۆمتان سزن کرد من نەخۆش نینە ئەو قەنەعەتەی هەیە ئەو قەنەعەتەیە دەڵێ ئەنگۆمەتان لە ژۆرێ کردیا ئەمە نەخۆش نینە بەس لە ڕاستیدا نەخۆشن و لەوانێ نیشانەشیان لەسەرەیە چەند ڕۆژێک پاشتر نیشانەکان کە لەسەر یا بەدیار دەکەی ئەوجا دەگەنە و ڕاستێکە یەکەم جار قەنەعەت بەوە ناکەن نایەنەوێ قبوڵی ئەوە بکەن کۆرۆنایە بەڵام پاش ئەوەی کە نیشانەکانیان لە جەستە دەردەکەوێ اینجا دەڵێن کاکامە تەواو کۆرۆنا نیشانەکان چییە بەڕاستی یانی ئەوانەی کە لێرن جیاوازی لە کەسێک بۆ کەسێکی دیکە پێم وایە کۆرۆنا جیاوازی دروست بکات کۆرۆناش ئاستی هەیە ئاستی مامناوەندی هەیە ئاستی توندی هەیە ئاستی زۆر توندی هەیە ئەوانەی بڵێن نیشانەکانیشی بەجێرەی ئاستەکانی فەرقی هەیە بڵێن لە نیشانە زۆر دیارەکانی بەرزبوونەوەی پلەی گەرمی لەش تا کۆخا تەنگە نەفەسی یعنی ئەو نەخۆشانەی کە دەگەنە مەرحەلەی توندی تووشی تەنگە نەفەسی دەبن و پێویستیان بە ئۆکسجین دەبیتن نەخۆشمان هەبوو لە چەند ڕۆژی ڕابردوو پێویستی بە ئۆکسجین هەبوو یعنی حالەکەی بە هەڵ و ماندووبوونی تیمی تەندروستی نەخۆشخانەی ئیماراتی حالی باش بووە گەنا خراپ بوو ئامادەکاریمان لەوەی کرد کە بستە بنجیهازی 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 هەناسەدانی دەست کرد باشە سەبارەت بە نەخۆشخانەکە پێداویستی نەخۆشخانەکە کەس تەوەقعی ئەوەی نەدەکرد بەڕاستی کۆرۆنا بەم شێوەیە زیاد بکات ئێستا کەلوپەلی تەواومان هەیە خوا نەخواستە ئێستا 46 لە جێژنی ڕەمەزان لە یەکەم ڕۆژ 11 کەس هاتوتەم نەخۆشخانە ئێستا 20 دیکە بێ شوێن هەیە ئێستا لە نەخۆشخانەیمان شوێن نەماوە لەوانەیە شوێنی نەخۆشێک بکرێتەوە یان ئەویش زیاد دابنینە ژووری ئەگەنا شوێن نەماوە لەوانەیە ڕۆژێک دابێ شوێنی تر نەبی لەوانەش ئێستا نەخۆشەکان ئۆکسجین ئەوانی ئۆکسجینیان پێویستە ڕۆژێک دابێت شوێن نەبی مەسەڵەن ئەگەر زیاد بی ئەگەر نەخۆش زیاد بوو ئەم هەر دەڵێم و دەڵێمەوە لەوانەیە ڕۆژێک بێ لەسەر بێت بڵێن شوێنی نەخۆش بتە شەڕ جێ نەبی کە ئەو نەخۆشانە ئێستا قەنەعەتیان وایە کۆرۆنانیە هەر ئەو نەخۆشانە ڕۆژێک دادێ بە شەڕ دێن لەسەر جیازێ لەسەر ئۆکسجین لەسەر دەرمان چونکە کە ڕێژە زیاد بوو دەرمانی پێویستمان ئێستا هەیە بۆ 46 نەخۆش کە نەخۆش گەیشتە سەتی لەوانەیە نتوانین کەمتر بیتون نتوانین لۆیان دابی بکەین نتوانین خزمەت گوزاریەکەش کەمتر دەبێت بەتاکید چونکە نەخۆشخانە توانایەکیە کە ڕێژەکە زیاتر بوو کەوایە تاکە چارەسەر خۆپارێزیە خۆپارێزیەمان بپارێزین لە کۆرۆنا سەر دەکەوین دەبێت قەنەعەت بەوەی بکرێت کە کۆرۆنا هەیە نەخۆشیەکە ئەوەش ئەمن ینی شتێک دەڵێم ئەمە ڕۆژانە کە دەچینە ناو نەخۆش ئێستا ئەوانەی کە لە پشتمانەوە خۆیان دەگۆڕن ئەوە لەوانەیە ئێستا بای $100 جچی لەبەر دەگاتەچێت ئەوەی دەلێ کۆرۆنا نیە بابێ لە جیاتی وێ ئەمە بەس خواردنی پێتەوە زیاد دەکەین بابێ لە جیاتی وێ بستە ژوێ ڕۆژێک خواردنی لە بۆ ماتەزەکە ئەگەر دەلێ کۆرۆنا نیە
کاگوازە تۆ بەرپرسی تاقیگەی لەم نەخۆشخانەیە لەگەڵ هاوکارەکەت خەریکن دەچن ناو نەخۆشەکان وانە هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا ڕۆژانە ئەم کارە دەکەنەوە بەێ ئەمە ڕۆژانە لێکوانە ئامادەبوونمان هەیە وەچی بەشی تاقیگە کاتێک کە پزیشک دەستە ژۆرە ئەمە یەکسەر ناسینە ژۆرێ ئەوان کە دەستنە ژۆرێ باورێن سەردانی نەخۆشەکان دەکەن بەجێر ئەو نەخۆشانە کە پێویستیان بە پشکنین بی ئەمە ئاگادار دەکەنەوە کاگدان ئەو ئەمە لێرە خۆمان ئێستا تۆ ئێستا دەچی دەکەن ئێستا چینە ژۆرە چینە تاقیگەی چەند نەخۆشێک پشکنیان لە بۆ دەکەین چەند جار پشکنینیان بۆ دەکەن هەفتەیەکدا بۆ نویان بەجێری پێویستی نەخۆش بەێ باشە کەسێک گریمان ئەمڕۆ دەرکەوت هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە ئەرێ بەڕاست بە چەند ڕۆژێ کۆرۆنای لە گیانی دەبێتەوە ئەویان زانسیە پشکنینی کۆرۆنی لێر ناکرێتن بەس ئەوانەی کە بابرێن کارگەریان لەگەر نەخۆش کۆرۆن لەسەوە کولیڤەر و ڕینە و بابرێن جەرگ و دوور و گورچیلەکانی ڕێژێ خین و ئەوانە ئەمە ڕۆژانە ئەو پشکنیانیان لە دەکەین پاش ئەوەی کە یەکەم جار کە بدێت ئێرە نەخۆش دەبی ئەمە ئەو پشکنیانە بکەین یەکەم جار پشکنەکانی لە بۆ دەکەین زانین کێشێتی هەیە ئەوجە پاشانەکە پاش تێپەڕبوونی هەفتەك سوابیان لێ وەرجێ ئەو لە تاقیگەی ناوەندی کۆڕۆن لە بۆ دەکرێت ئەگەر بابرێن نێگەتیڤ بوو ئەوە پاشی سات کاژمێ دیسان دووبارە باشە نەخۆشەکان هاوکارن بەڕاست دەگەڵ ئێوە هاوکارن هاوکارن کێشە نەبوو باشە تۆشار لێرە دەچی سەردانیان دەکەی باشە پێ بڵێ تۆ هەموو کەسێک لە دنیاانی کۆرۆنا دنیای هەژاندووە تۆ دەچێن دەڵێن کۆرۆنا دژمنێکی شاراوەیە بەڵام لە دوای ئەو دەرگایەوە دژمنە شاراوەکە خۆی ئاشکرا دەکات وانە چۆن تەعامل ترست نییە لە کۆرۆنا وڵی ترسیشمان هەبی بەڵام ئەمە وەکو خەمخۆریەک بۆ نەخۆشەکان و خەمخۆرەك بۆ وڵات و نیشتیمان ئینشاڵە دەچین ئەمەش خۆمان دەکەینە قوربانی ترسەیە بەڵام دەبی خزمەت بکەیەکی ئەی لە ماڵەوە دایکی منداڵان خێزانەکە لە کەس و کارت ترسیان لە تۆ نییە کەمتر هاتوومان هەمویان ترسیان هەیە بەڵام ئەمەش ئیشاڵە خۆمان دەپارێزین لێ ڕاهاتوین ئەوانیش تەمان لێمان ڕشکنینیش دەکەنێ شکنیش دەکەین بەڵام یعنی ماوەیە کە دەبینین ڕێژەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا لە نێو هەرێمی کوردستان زیادی کردووە هۆکارەکان چین؟ هۆکارەکەی چەند فاکتەرێکە لەسەر ئاستی نێودەوڵەتی و جیهان و تەنانەت پارێزگاکانی تر لەسەر ئاستی لۆکاڵیژ لە ناو کۆمەلگای خۆمان لەسەر ئاستی وڵاتان لە وڵاتانی دەوروبەرمان تا ئێستا ژەم نەخۆشیماوە بەڵکو لە زیادبوونیشە بە تایبەتی لاندێک وڵاتی خەلیج لە پارێزگاکانی تری عێراق و زۆر بە تایبەتتر لە ناو شاری بەغدا لە ماوەی ئەو دە ڕۆژی ڕابردوو ژمارەکە یەکجار بە بەراورد زۆرتر بووە. لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی ناوخۆ و ناو کۆمەلگادا ژیان ئاسایی بووە و هەموو شوێنە گشتەکان و شوێنە پێداویستەکان و زۆربەی شوێنەکان کرانەوە بەڵام بەو مەرجانە بوو بەو شێوازە بوو کە پابەندی کەسی کەس بە ئامۆژگاریە تەندروستەکان بەڵام بەداخەوە تا ڕێژەیەکی زۆریش هاوڵاتی پابند نەبووە ئاسایی بوونەوە یەک لە هۆکارەکان بە دوورکەوتنەوە لێکتر بە قڕباڵغی ئەمە هۆکاری سەرەکیە بۆیە ئەم جاریان توشبووان لە جۆرەها هۆکاری تێدا هەیە سێ جۆرە بە شێوەی سەرەکی جۆری یەکەمیان هەندێک لە بەغدا هاتوونەتەوە هەڵگریم ڤایرۆسان بە تایبەتی ئەوانەی دۆگ و لە هەولێری ژەم حالەتانە هەبووە جۆری دووەمیان کە هۆکاری وەکو نەخۆشێک هاتووە سەرچاوەکەی دیار نییە ئەمەش کە سەرچاوەکەی دیار نییە کە بڵێ گەشتیار بێ یان بەرکەوتێک کەسی زوبی جۆری سێمیان بەرکەوتەی ئەو توشبوانن بۆیە ترسناکیەکەی ئەو جارەیان جیاوازە بەهۆی ئەوەی کە سەرچاوی بزرتێ و نیشانەیان هەیە و ڕێژەی توشبوون بە بەراورد واتە سرعەتی توشبوون خێرایی توشبوون لە نێوان ڕۆژەکان بە بەراورد لەگەڵ ڕۆژانی مانگەکانی ڕابردوو خێراترە بۆیە ئەم سێ فاکتەرە فاکتەری ترسناک پێویستی بە هەڵوەستا هەیە لەسەر باش مەترسی هەیە پێویستی بە هەڵوەستەکردن هەیە لەسەر ئەو بابەتە بەڵام هەندێک جار دەگوترێت ینی لە سلێمانی ڕێژەکە بەرز دەبێتەوە دواتر دادەبەزێت لە هەولێر بەرز دەبێتەوە دواتر دادەبەزێت هەندێک جار جێبیستی ئەوە دەبین جەنابی وەزیر دەگوترێت ئەمە سیناریۆیەکە وەڵی کۆرۆنە نییە هیچ شتێک لە ئارادا نیە حکوومەت خەڵکی بەو شتە سەرقاڵ کردووە جارێ زۆر بەداخەوە بۆ هەر تێڕوانینێک و ئەم پرۆپاگەندانە ئەمە زۆر ئەمە خۆی ترسناچیە دروستکردنی پرۆپاگەندەیەکی نادروست یان بیبەستیەوە بە هەندێک لایەنی تر ئەمە زۆر خۆی ترسناچێت چونکە وا دەکە هاوڵاتی متمانەی نێ لە نەمانی متمانە نەک بۆ کۆرۆنا بۆ هەر نەخۆشیشتر ترسناکیە
بەڵام ئەگەر باسی مەترسی دەکەی ئێمە مەترسیەکە هەردەم گوتمان هەیە بوونی هەیە چونکە ناو کۆمەلگا ئەم ڤایرۆسە هەیە مەترسی ئێمە لە چێ مەترسی ئێمە لەو ڕێژەیە نییە کە بەرز دەبێتەوە نامێنێ بڵێن تەواو کۆنتترۆلکرا کار کامەران ئەمە بۆ چونەکی هەڵەیە کە چەند ڕۆژێک هەفتە دە ڕۆژ تۆمارکردن لە شوێنێک نابێت لە پارێزگایەک لە شارێک لە کە نابێ بڵێن نماوە کۆنتترۆلکرا نەخێر ئەمە بۆ چونەکی غەڵەتە چونکە ئەوەی کراوە قەزیەکە ئەگەر بە سیاسیش کرابێ هەڵەیەکی گەورەیە نابێت چونکە تەندروستی لایەنێکی خزمەتگوزاری مرۆڤ دۆستیە پەیوەندی بە هیچ جیاوازیەکی سیاسی بە بیر و بۆچوونی جیاواز بە اعتقادات بە چین و توێژی جیاوازیش تەنانەت لە ئاینی جیاواز هیچ پەیوەندی نیە مرۆڤ دۆستیە بە یەک چاو بە یەکسانی بۆیە بەداخەوە حکووانیە کەس ئەمە بە سیاست یان بیبەستێتەوە بە سیاست ڕاستە متمانە نەما ڕەنگە هەندێک هۆکار هەبێ من دواتر بۆ دڕونکەمەوە هۆکاری لاوازبوونی متمانەت چێ بەڵام بێمەوە سەر مەسلەی مەترسیەکە توشبوون کە توش دەبێت مانەوە نییە ئەمڕۆ مەترسیەیە کە توشبوون نەبوت مەترسی نیە مەترسیەکە بوونی هەیە چونکە ئێمە تا ئێستاش وەکو باسم کە لە وڵاتانی دی هەیە تا ئێستاش گەشتیارمان هەیە دەگەڕێتەوە تا ئێستا نەخۆشمان لە نەخشانەیە ئەمڕۆ لەو نەخشانە تەنانە مشخانە حالەت هەیە فول بووە شوێنی بڵێ ئێستا 99 حالەت لە هەرێمی کوردستان لە نەخشانەیە هەر 99 موجودە يعني ئەگەر سەتەمین حالەتە بی لە خلال یەک ساعت بە شەفافیانە بە هەموو هەوڵاتیان ڕادەگەێنین بۆیە بوونی هەیە دووام ترسناکیەکە لە ناو بەغدا و لە وڵاتانی تری و هەندێک لە هەڵکشانە لە عێراقدا ترسی ئێمە لە چێ ترسی ئێمە ئایا لەو 50 حالەتەیە نەخێر ترسی ئێمە چونکە هاوڵاتی دەبێ بزانێت ترس لەو حالەتانە نییە کە بە تایبەتیش هاوڵاتی بۆیە متمانەی لاواز بە دەڵێ حالەتەکان وەزعیان باشە مردن نییە هیچ نیشانەی نییە بۆچی بترسین ترسی ئێمە لێرە نییە ترسی ئێمە لە تەشەنەکردنا یعنی پێ دەڵێن وەبا ئاوتبرێکێک بووی خوا نەخواستە ئەو کاتی کە ببێتە خوا نەخواستە ئینشاءالله قەت شتیوان نابێ بەڵام وەبا یعنی ترسناکی لە وڵاتانی تر گەیشتەوە ڕادەی وەبا ئەوکو هەزاران بووە لەو حالەتەدا قەبارەی خزمەتگوزاری تەندروستی لە سیستەمی ئێمە ڕەنگە پێڕانەگا نەخواستە بکەوێتە ناو پیر و پەکەوتۆ ئەوانەی کە هەڵگری نەخۆشیەکانی کوشندن خۆشبەختانە لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی زۆر کەم تەنانەت دەتوان بڵێم نەبووە کە ئەوانەی نەخۆشی زۆر کوشندیان هەبووە ئەوەیان ترسناکی دەسەری دروست دەکات یانیش کە بگاتە حالەتێک ئەو کاتی نە کەرەنتینکردن ڕۆڵی دەمینێ نە پشکنین و ڕوپێوکردن و مەسحکردن نە گەڕان بە دوای بەرکەوتە چونکە تۆ دەبێ بەس خەریکی چارەسەرکردن و کەمکردنەوەی ڕێژەی مردن و ئەوان نەبی بۆیە مەترسیەکە بوونی هەیە جەنابەت باست کرد ڕێژە بەرز دەبێت نزم دەبێت ئەمە توشبووانە توشبووان و تۆمارکردن و چارەسەرکردن کە ئێستا ئێمە لەو نەخۆشخانەیە ئەمە بەشێکە لە ڕێکارەکان هەمووی نییە بەشێکە ڕێکارە گرنگەکانی ئێستا و هەرێمی کوردستان کە لە سەرەتای ئەم ساڵەوە لە 23 ئێمە وەزارەتی تەندروستی دەستمان پێکرد و ڕێکارەکانی تریش وردە قۆناق دەست پێکرد ئەم ڕێکارانە گرنگە ڕێکاری خۆپارێزی نەک خۆپارێزی گرنگە بۆ هەر بەتەکیید خۆپارێزیەکەش بەس تەندروستی نییە لە ینی وەزارەتی ناوخۆ بەسپاسەوە لایەنەکانی تر پەروەردە ئەو خاف گواستنەوە گەیاندن زۆر لە چین توێژگان شوێنە گشتەکان ئەمانە خۆپارێزیەکە زۆر گرنگترە ڕێکارەکان زۆر گەورەتر و زیاتر لەسەر ئاستی کۆمەلگا بەڵام ئەوەی ئێستا بەس عیلاجکردن ئەمە تازە توش بۆ نەخۆشە ئەوەی دەمینەیە کە زۆر گرنگە و کە ئێمە لی نیگەرانین بەڕاستی خۆپارێزیەکەی نە ناو نەخۆشخانەیە بڵێن عیلاج نییە نە لە ناو وەزارەتەکان و شوێنە گشتەکانە ئێمە لەسەر ئاستی تاکەت وەکو فەردێکی مشتەمە ینی کەسێک لە ناو کۆمەلگا لەم هەرێمەدا دەبێت خۆشی پارێزی و واجباتی لەسەرە ئەرکی لەسەرە خۆی بپارێزێ بۆ خۆی بۆ خانەوادەی بۆ هەموو تاکانی تری کۆمەلگا ئەمەیان ئێمە لی نیگەرانین بەداخەوە چونکە کردنەوەی شوێنە گشتەکان و ئاسایی بوونەوەی ژیان ضرورەتێکە ئێمە ئەوە دەزانین و ئێمەش دەزانین پێداویستی ژیان و بژێوی و کارگوزاری هاوڵاتیش ضرورەتێکە بەڵام باڵانسی ڕاگررتنی خۆپارێزی و ئیجرعات و قەدەغی هاتوچۆ لەگەڵ کردنەوەی ئەم شوێنان ئەم باڵانسە ئێستا قورسترە لەبی هاوڵاتی خۆی بیپارێزی ئەگەرنا بگاتە دۆخێک یعنی تر خۆپارێزیەکە کاتێک قەدەغی هاتچۆ بوو ئاسانترە بەڵام لەگەڵ کردنەوەی شوێنەکان قورسە ئەم باڵانسە دەبێت هاوڵاتی پاڵپشتێکی گەورەتر بێت دەبێت ئێمەش هاوڵاتیانمان بە متمانەیەکی پتەوەوە بە ئەرکێکی بەرپرسانەوە ڕوبەڕووی ئەم نەخۆشە بێتەوە ئێمە بڵین هیچ نییە و باتوش بین و چونکە لە دەست دەربچێ ئەو کاتی داد نادات. ئەم نەخۆشخانەیە پڕ بووە لە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە سنووری پارێزگای هەولێر. بەرپرسان لە کەرتی تەندروستی دەڵێن ڤایرۆسی کۆرۆنا لە ماوەی ڕابردوودا بەهۆی کەمتەرخەمی بەشێکی زۆر لە هاوڵاتیان و جێپێنەدان
بە مەترسیەکانی ئەم ڤایرۆسە وای کردووە ڕێژەی توشبوون لە نێو هەرێمی کوردستاندا زیاد ببێت. بەرپرسانی وەزارەتی تەندروستی دووپات لەوە دەکەنەوە کە تاکە چارەسەر لە خۆپارێزی لە توشبوونی ڤایرۆسی کۆرۆنا ئەوەیە کە دەبێت هاوڵاتیان پێگیری بە ڕێنماییەکانی تەندروستی بکەن. بە پێچەوانەوە کوردستان دەکەوێتە قۆناغێک کە ئەو کات نەخۆش جێگای نابێتەوە لەم نەخۆشخانانە و ناچار دەبێت لە نێو ماڵ چارەسەر وەربگرێت. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرن.